ئەمە وێنەی شەقام و گۆڕەپانەکانی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە. مامۆستایان و وانەبێژان لە جێوەڵەکانی خوێندن لە خۆپیشاندان و ناڕەزایەتیدان. دەسەڵاتیش هەر بێ باک و خەمسار دەویست وەڵامێکیان ناداتەوە. فشار دەکەین و لە ناڕەزایی بەردەوامین بۆ ئەوەی پاش دەستەبەرکردنی مافەکانمان بە شکۆ و شانازیەوە ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان ئاوەدان بکەینەوە و توانا و وزەی دڵسۆزیمان بخەینەوە خزمەتی ئەو منداڵە چاوگەشت و قوتابی و خوێندکارە خۆشەویستانەی کە دامەزرۆی دیداریانی. بەداخەوە لە پاش 2 ماگونی و لە هاواری ئێمە و لە داخستنی قوتابخانە و خوێندنگاکان دەسەڵاتدارانی هەرێم و بەرپرسانی پەروەردەیی تەواو بێباکن و هیچ بەدەمەوە هاتنێکیان بە ئاراستەی جێبەجێکردنی داوا سەرەتایەکانمان نەبووە. لە هەر شوێنێک ناڕەزایەتی هەبێ بەرامبەرم حکوومەتە لەسەر نەبوونی خزمەتگوزاری، لەسەر نەبوونی دەوام و بابەتی بڕێوەچوونی ئیداری وڵات، داواکردنی مافەکان نازانین داوای چی بکەین. جا بۆیە لە هەر شوێنێک لەبەرەوەی هەموو شتەکان کە نییە نازانین لە کامەوە دەست پێ بکەین. بۆیە ئەمڕۆ کە خۆپیشاندانێکی مامۆسایانە بۆ داواکردنی مافەکانی خۆیان و فەرمانبەران، ئێمەش لێرەین بۆی کە پشتیوانین داواکارەکانیان بکەین و لە پشتیان ئەوەسین وەکو هاوڵاتی وەکو باوکی قوتابی داواکانیان ڕەوایە، داوای مافە سەرەتایەکانی خۆیانەکەن. گردبوونەوەی مامۆستایانی وانەبێژ و میلاک و فەرمانبەران لە بەردەم پەروەردەی کەلاریش بەڕێوە چوو. پاشان بەڕێ پێوان بۆ بەردەم قایمقامێتی کەلار بەڕێکەوتن. لە هەفتەی بەرنگاربوونەوەی فشارەکان مامۆستایانی یانیش بەشدار بوون و پاڵپشتی خۆیان بۆ داواکاریەکانی مامۆستایان دەربڕی. خۆشبەختانە ئەم هەفتەیە کە ناومان ناوە بەرنگاربوونەوەی فشارەکان مامۆستایانی ئاینیش هاتوونە پاڵ مامۆستایان و فەرمانبەران و خەڵکێکی کاسبکار، دوکاندار، خاوەن مناڵ هاتوونە تەپاڵ مامۆستایان، چونکە هەموو کەس هەست بەو مەترسیەکە کە ئێمە ئێستا لە کۆتایی وەرزی یەکەم تەواو نزیک بووینەتەوە کە وای لێ هاتۆ وەرزی یەکەمان بفەوتێ. پشتگیری خۆمان بۆ مامۆسایان و فەرمانبەرانی بەشخورا و بەشمێنەتی هەرێمی کوردستان بەڕاستی دووبات بکەینەوە. ئێمە لە هەرێمی کوردستانە سەیرەکەین هەمومان قوتابیە ئاوارەکانی عەرب ئەمە چەند مانگە ئەخوێن، بەڵام قوتابەکانی ئێمە لە ناو کۆڵانە خەریکی یاری. ئێمە وەکو وانەبێژانی پەروەردەی کەلار بۆ ماوەی 3 مانگە بێت لەسەر شەقامین بۆ داواکردنی مافەکانمان کە مافەکان تەنها داواکاریە کە ئێمە هەمان بێ داوای دامەزراندنەکەین، بەڵام حکوومەتێکی بێباک کەم تەرخەم شکست خواردوو لە ئاست داواکاری مامۆستایاندایە. دوای چەند هەوڵ و بانگەواز و تەنانەت ڕەشەیش بۆ گێڕانەوەی مامۆستایانی سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین بۆ هەوڵەکانی خوێندن، بەڵام مامۆستایان وەک خۆیان دەڵێن جگە لە بەردەوام بوون ڕێگەیەکی دیکەیان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لە بەردەمدانیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.